بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوی خوای گەورەتان لێبێت تەوەری ئەمجارەی بەرنامەی مایکی ڕەمەزان لەسەرمانەوەی لە مزگەوت بە تایبەتی لە دەر شەوی کۆتایی کە ئێستا چەند شەوێکمان ماوە دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەر شەوی کۆتاییدا زۆر خەریکی عیبادەت بوو ئەو دەشەوە دەمایەوە خەریکی قورئان خوێندن بوو جوبرائیل دەوری پێدەکردەوە و خەریکی دوعاکردن بوو لە خوای گەورە دەپاڕایەوە بۆ ئێمە وەکو مسلمان پێویستە لەسەرمان ئەو چەند شەوەی مایە وەکو فرسەتێک وەکو هەلێک بیقۆزینەوە کاتەکانی ساتەکانی لەحزە بە لەحزەی خەریکی زیکر و یادی خوای گەورە بین خەریکی قورئان خوێندن بین کاتەکانی بەفیڕۆ نەدەین بۆیە من ئەم شەو لەسەر گەورەی شەوانی قەدر قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن. خواد لەگەڵ مانگی خۆشنەوە ماڵەوە. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. دەبینم خەریکی قورئان خوێندنی هەموو شەوان دەبینێەوە لە شەوانی قەدر بەرێ ئەو شەوەی داش دە شەوەی ئاخری هەموو شەوان دێن هەموو شەوەش دێن دە شەوەی ئاخری بەرێ ئەو شەوان کە دەی زیاتر خەریکی قورئان خوێندنی دوعاکردنە وەڵا دوعای دەکەین قورئان دەخوێنین نوێژی دەکەین شەو نوێژی دەکەین هەر کەسەوە بە ئەوەی خۆی. زۆر باش. چەند گرینگە ئەو شەوانەی کەمایە زیاتر و زۆرتر عیبادەت بکەین دەست خۆمانی نەدەین. وەڵی فرسەتەشی زۆر گەورەیە ئەو چەند شەوەی مایە لە دەستە خۆمانی نەدەین قورئان لێ بکەین شەو نوێژی لێ بکەین چی شەوەکان شەوی لەیلەتول قەدر زۆر گەورەیە دووبارە نابتەوە سارێ جارێک چێ دەرێمەوە عومرمان نەبینێ سارش گوێنەوە ئەو ڕۆژەی فرسەتش گەورەیە لە دەستە خۆمانی نەدەین. مسلمان پێویستە ئەو ڕۆژان ئەو شەوانە لە دەست خۆی نەداتن زۆر پێویستە ئەو چەند شەوەی مایە هەر دایم لە مزگەوت دەست نەدەی نوێژ بکەی تاعات بکەی شەو نوێژ بکەی لەبەر خوای پاڕێوە دوعای لە مسلمانان بکەی دوعای لە مسلمانان غەزەی بکەی دوعایان لۆ دەکەی. ئارێ وەڵڵا هەر مامۆستایاشی لە دوی نوێژی بکەم ئەگەر دوعایان لۆ نەکە جارێککە ناچمەوە خاسن لە قوڵ دەکەن خوا خێری مامۆستا خالیژ مسلم دوعای چاچیان لۆ دەکات ناوڵە واجبە لەسەر مسلمانان دوعای لە مسلمانان بکەن خاستە مسلمانانی خەزەی. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. شەوێکمان ماوە لە شەوانی قەدر بابزانم ئەتۆ هەموو شوێ دەمینیەوە إن شاء الله أوي لديكيرا أمن دستم بيكرديا بعوني خوي. شەوان زیاتر خەریکی قورئان خوێندنی یان ذکرە یان بەچی و سەرقاڵی خۆ زیاتر بەچ عیبادەتێک و سەرقاڵ دەکەن حسب الترتيب لدوازديوا ديم لبو مزقبتي كبدايتك دور كحت تحية المسجد لو دوي دز بقرآن خويندن دكم حتى وكوني سعادية يكو صارق يكو دقة وقتی خطبه ما مستعدی و زهر ما مستعد بی جل خطبه که را دکرید پاشن جینه کدی سان فرصت چی داده و دقیق صارق گلبو دزمش شوشتن او وقت دست با شونی جی دکری قیام الليل پاشن جی دچینو دست با سحوری دکن. ساڵ ئەوە لە مزگەوت دەمێنی و شەوانی قەدر والله حتى ئێستا تقریبا 10 ساڵ زیاترە کە لە مزگەوت دەبینێمەوە بەڵام لە قورئان خوێندن لە احتمالي هي 50 صالج دبي لا سكر لمزقفتي كويتي درسي قرآن مدخين آوينان كطلبة بوم لسارة كاني شيستو بيندو شيستو عفد لقرما مستا ملا عمري السويري كيستالا مزقفتي الصوافة لمن در لمزقفتي كويتي درسي فقياتي مدخين يعني قرآن أو شواني كماون تون زياتر وزوتر عبادة بكين طبعا أو دشوا فرصتك فرصتك زيرين لبو هم كسچينك امن وقت فلان وفلان اويك فكر دكاتو اويك اسلام اويك ايماني بو قران وبو ديني هي او فرصه الصالح زارك او صالح تشدري تو زار جديد يبينيوا او فرصه خلق مفروض لدستخوينه دا او دروجه سي عند الشو دشو كشمو يدوس ساعته كشو كان كروج كش بروجي دبي مفروض انسان زماني خوي بقولي مفروض اوان دي لدست دي او دروجي حسناتي بكي كذا كات ساكا وخير وزبهرنا وأشياء أجر بإمكانياتي مادي بي بباري بي أم بقصبي أم بهر تصرفات شهبي بكي لو دشوي هموي وكل قرآن دريتن يكبه هزاري زياترة ساوا كم روح كم. السلام عليكم. أحوال باشي. اسمعتكم بابزانم لقل شواني قدر عتوني هم شو يقدميني ولا مزقوت؟ بله إن شاء الله. وندي توانا هذي دمينه
دەزانی خێریمانەوەی چەندە و لەو شەوانەی کە بە تایبەتی شەوانی قەدر کە لە مزگەوت دەمێنیەوە خێرەکەی چەندە؟ خێرەکەی بێ پایانە خێرەکەی لای خوایانی بەرە خێرەکەی زۆرە. بە چ مەبەستێک لە مزگەوت دەمێنیەوە زیاتر؟ ڕزابوونی خوا تاخوا لێمان ڕازی بی. هەر بە قورئان خوێندن خەریکی شەوان؟ بەرێ وتاردانی شێ و مامۆستاش وتار دەدا و قورئانیش دەخوێنی. زانم چۆن بەڕێت بکەم ئەو دەشەوەی یاخێری کەواتە گرینگە و دەشەوەی بە بەردامی بێ بۆ مزگەوت. ئارێوەڵا گرینگە زۆر گرینگە دەشەوەی خێری زۆرە. خێری زۆرە. زۆر باش. خێرەکەی چەندە گە بزانین؟ وەڵا خێرەکەی زۆرە بن. زۆر باش. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆتایی مانجی ڕەمەزان بە تایبەتی دەشەوەکە بەردەوام دانیشت و دوعای کرد و لەخوا پاڕاوەتەوە کەواتە ئێمە وەکو موسڵمان گرینگە بمێنین. بەرە گرینگە هەموو مسلمانێک دەشەوی ئاخری بێتە مڕم مزگەوت هەموو بێگە پێ بکرێ بێت خێرەکەی زۆرە. ئەو شەوانەی کە دەمێنیەوە لە ڕووی دەرونیەوە چەند دڵت خۆشە؟ وەڵا دڵمان زۆر خۆشە بەرێ زیاتر خەریکی قورئان خوێندنی یان قورئان خوێندن نوێژکردن بەرێ. هەموو شوێک دێ بۆ مزگەوت؟ والله ئەگەر بۆ مام بکرێ دێن ئینشاءالله بەرە. شەوان زیاتر گرنگی بە چی دەدەی قورئان خوێندنە دوعایە؟ والله ئەو ڕاستی بێ قورئان خوێندنەوە شتا زیاتر. زۆر باش. ئەدی چەندە گرینگە ئێمە گرنگی زیاتریش بە دوعا بدەین خەریکی دوعاکردن بین لەخوای گەورە بپارڕینەوە ئەو هەموو گوناه و تاوانەمان کە لێمان ببووری. والله خۆی ڕاستە یعنی دەبێت دوعاش زۆر بکەین ڕاست. زۆر باشە. با بزانم لەگەڵ خۆت چێ دێنی بۆ مزگەوت؟ والله خۆم بەتەنیا دەم زیاتر. ئەو شوانەی کە دەبێنیەوە چەند دڵت خۆشە؟ والله زۆر دڵمان خۆشە بەڕاستی. خواد لەگەڵ مانگی خۆشنەوە ماڵەوە ماڵەوە. هەموو شەوەندەی لە مزگەوت دەمێنی و چەند شەوەی کەمایە؟ الحەمدولله الحەمدولله چەند شەواتوێنی دەژم. چەند ساڵە ئەوە هەموو شەوەیەک لە مزگەوت دەمێنیەوە؟ والله بڵێم چی تقریبا 10 ساڵ زیاترە. شەوان زیاتر بەچیەوە خۆت سەرخاڵ دەکەی یان بە چ عیبادەتێک خۆ سەرخاڵی؟ زیاتر قورئان خوێندن و دوعاکردن و شانی گوێگرتن لە مامۆستا و گرنگیشە زۆر بپارڕێنەوە زۆر دوعا بکەین. هەر هەموو شتێک زکر و دوعاکان زۆر زەرورە زکرکردن و دوعاکان بەڵێ. دوعاکان تەنها لە خۆت دەکەیان لە موسڵمانان؟ ئینشاءالله جەمیع بۆ هەموو لایەک ئینشاءالله بۆ هەموو مسلمانان بۆی هەر مسلمانێک لە هەر شوێنێک دوعا بکات بۆ دوعایە شمولی ئێمەش دەکات ئینشاءالله ئێمەش دەیکەین ئینشاءالله شمولی ئێمە کەسێک دەکات. لەگەڵ ئەوە چەند دڵت خۆشەکە دەمێنی؟ والله الحەمدولله وبذكر الله تطمئن القلوب عرادەکان زۆر مرتاح دەبێت الحەمدولله الحەمدولله. چەند ساڵ دەبێت ئەوە بە بەردامی لە مزگەوت دەمێنیەوە لە شەوەکانی کۆتایی ڕەمەزان؟ بەخوای هەر لەم داریەوە مەرمایمەوە ئەوەندی بە بیرم دێ ئارێوەڵا هەرمایمەوە. چەندێک چێژی لێ دەبینی چەندێک دڵت پێوە خۆشە؟ بەخوای زۆر خۆشە بەڕاستی یعنی هەم ئیمانت نوێ دەبتەوە و الحەمدولله ئەدی ئارێوەڵا شەعان دەبیەوە. ئارێوەڵا هەست بەماندی بوون ناکەی بەڕاستی هەنی زۆر سەریا دەڕوە. بۆچی گرینگە و شەوانە زیندوو بکەینەوە؟ بەڕاستی هەر ئیماندار ئەوەیە دیشی ئیمانداری کە زیندی بوونەوەی ئەو ڕۆژانێ و هەم ئیمانت نارێن پێ نوێ دەبتەوە و تەقوا زیاد دەبی و الحەمدولله. ئێستا دەبینم خەریکی قورئان خوێندنی ئەو شەوانەی کە دەبێنیەوە زیاتر بە قورئان خوێندن خەریکی یان دوعاش لە پاڵیدا دەکەی؟ بەخوای هەمووی زکر و دوعا و قورئان و نوێژ و دەبی تەقسیم کرێ ئینشاءالله. دوعاکان بەس لەو خۆت دەکەی؟ الحەمدولله لۆ هەمووانە لۆ هەموو موسڵمانی ئینشاءالله هەموو موسڵمانی هەمووی بەجەمع ئینشاءالله. الحەمدولله سەلام عەلەیکوم. با بزانم هەموو شەوێک دەمێنیەوە لە مزگەوت؟ وڵی هەموو شەوێ ناوەڵا لەبەرەوەی لەبەر شەوانی شم هەیە ئەزە بە پێی پێویست ینی دوێنێ شەو لە ماڵێ مامەوە بەسەر دایم هەر شەوانەی کە لە مزگەوتی زیاتر بەچی و سەرخاڵی؟ وڵی دوعا و قورئان خوێندن ئەرێوە لە بۆی وەخوای گەورە هەموو ساڵێک وەکو محەتەیەک دەداتە عەبد و بەندەی خۆی کەوە تۆبە و ئیستیغفار بکەن و هەلا کەواتە دەرفەتێکی زێڕینە. دەرفەتێکی زێڕینە ینی
کەەوە هەموو ساڵی لە مانجی ڕەمەزان لە کۆتایی ڕەمەزان ئەو دەشەوانە خێری لە 80 ساڵی زیاترە و کە ئەوە شک و گومانی تێدا نیە ئەوجا لێ بەڕاستی ئینسان هەتا لەسەر تااقەتی شەبیکە بەس دوو ڕۆژت کە ئەگە ئینسان دەنی نەیگاتێ پێی نەگا و یان تەمەنەکەی پێڕانەگە ئەجا بەڕاستی ئینسان تا لەسەر تااقەتە ئەم شەوانە لە دەست خۆی نەدا بەس بەپی ئەوەش هەندێک ئینسانیشی زۆریش حەزی لێ هەموو شەو بمێنێتەوە بەڵام هەیە ئیشی شەوانە ناڕەقسەیان بەیانیان سوبیانیان ئێستا هەندێک کەسێەوە مەسەلەن هەر پاش نوێژی دەستە ئیش سەرکار ناتوانێت بمینێتەوە بەس ینی ئەوەی مەجای هەیە لە دەستە خۆی نەدا هەلا ئەرێوەڵ یاخۆ خێر بێن سەرسەرم سلام علیکم هەموو شەوێک لە مزگەوت دەمێنیەوە ئەو چەند شەوی کەمایە الحەمدولله بەڵێ ئینشاءالله هەمووی مایمەوە هەمووش دەمێنێەوە با بزانم چەندێک دڵت خۆشە لەگەڵ عیبادەتەکان بە تایبەتی لەو چەند شەوە الحەمدولله من با بڵێن پێشتر بۆ نەوعی نەبووم ئینشاءالله تۆ بەم کردی و خوش تۆ بەکەی قبول بکە خوش ئەو خێری و کەسێک نووسی بووە سەبەبی ئەوەی کە من تۆ بێ بکەم خوا عەفوی بکە خوا ڕەحمی پێ بکە نەمایە زۆر خۆشە یعنی نوێ بوونەوەیە تازە بوونەوەی ئەو ژیانە شکەیە ئەوەی تۆبەت کردی الحەمدولله بەڵێ ئەو خراپە نەبووم بەس ئەو ملزمەش نەبووم بەدین لەگەڵ ئەو تۆبەکردنت لە ڕووی دەرونیەوە چەندێک مرتاحی چەندە دڵت خۆشە چەندێک هەز بە ئاسوودەیی دەکەی دەتانم برێم 100 ژیانم لەگەر چاردەورم لە ناو دنیاە لەگەر ماڵ و منداڵم لە هەموو شتی زۆر دەگۆڕی بەرەکەت دەکەوتە مارت ڕزقت ژیانت خۆشی دەگەڕێتەوە بەڕاستی الحەمدولله دەڵێ کە تاوپێستە تۆ بەیان نەکردیان واللهی بەس بازارێک تاقی بکەنەوە بە شەوەک ئەوها بێن بمینێنەوە قورئانی بخوێنن دوعای بکەن نوێژی بکەن بەس با خۆیان لەگە خوا یەک لای بکەنەوە ئەوەی داوایان هەیە لە دنیای با لە کەس داوا نەکەن خوا گەورەیە خوا ئەوەی باشە لە بۆی دانای ئەوەی کە ناشبیتن ئەکید خێری تێدایە الحەمدولله من زۆر یەقین و قەناعەتمان زۆر گۆڕایە الحەمدولله لە دوعاکان تەنها بۆ خۆت دەکەی یان بۆ موسڵمانانش دەکەی 100% لە بۆ هەموو لایەکی ئینشاءالله بەس بەئەکید داک و با پێش وەختەیەوە بەخۆم و ئەولاد و مار و مندار و ئەوانەی کە نەماینە خوا ڕەحمیان پێ بکە مردیەکانمان مردی هەموو لایەکی ئینشاءالله زندیەکان سەلامەت بن ئینشاءالله السلام عليكم مامۆستا عليكم السلام ورحمة الله وبركاته چەند شەوێکی کەممان ماوە خەریکە ڕەمەزان ماڵئاواییمان لێ دەکا ئەو چەند شەوە چۆن عیبادەتەکانمان زیاتر و زۆرتر بکەین لەو دەشەوەی کۆتایی ئینسانە بێت چاو لە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم چونکە ئەو قودوەی ئێمە بەڕاستی گەورەی ئێمەیە سەردار و سەروەری ئێمەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو دەشەوانەدا زیندووە کردەوە بە کاملی هەتا کۆتاییەکەیدا بەردەوام عیبادەتی تێدا دەکرد دوعای تێدا دەکرد حتا دایکی ئیمانداران لی پرسی فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگە زانم چیان لەیلەة القەدرە چ بکەم فەرمووی ئەو دوعای زۆر بکە بڵێ اللهم إنك عفو تحب العفو فاعف عني یعنی بزانە دوعایەکی چەند جوانە خوایە تۆ لێبوردەییشت پێخۆشە یا ڕەبی خوایە لێم ببووری جا ئەوە بەڕاستی ئێمە کە دەگەوینە کۆتاییەکەی ئیبن جەوزی قسەیەکی زۆر جوانی ڕەحمەتی خوای لەبی دەفەرمێ ئەسب سواری کە ئەسپیەکە کە نێزیک دەبتۆ لە لای ئاخری ئاخر جوهودی خۆی بەکاردەینی لۆلۆی یەکەم ببیتن نەک وەکو هەندە خەڵک کە دەگەوتە ئاخری تەمبەر دەبیتن ئەتو ئێستا وەختی تەوزیعکردنی جائیزەکەی کە خوای تەبارەک و تەعالی لێت خۆشبی و عەفوت بکە و هەرچ شتێکت لەسەر دەفعکە بە واستەی ئەوەی کە تو یەکێک بی لەو کەسانەی کە لە ئاگری دۆزەخ نەجات دەکری و لەو ڕەمەزانەشدا بڕیارت لە بۆ دەدرێ ئێستا لە کۆتاییەکەیدا لە هەموو زیاتر ئینسان حەقی وێ خۆی ماندیکە و ئەگەر لەو 20 ڕۆژەی ڕابردوو تێپەڕیا کە برن کەم تەرخەمیەکی هەبووە لەو دە ڕۆژەیدا زیاتری بکاتن بەردەوامی بکات کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو دە ڕۆژەی هەر نەدەچۆوە ماری نەدەچۆکن خێزانەکانیشی ماڵەکانیشان دەشەوەکەی بەکامل لە مزگەفتێ دەماوە ئەتیکافی دەکرد لەوەی بتوانی زۆر زیاتر عیبادەت بکەوە جوبراییلی ژەهات قورئانی پێ دەور دەکردەوە کەەوە دلیلی لەسەرەوەی کە ئینسان بەڕاستی زۆرتر خۆی بە قورئان خوێندن مەشغوڵکە بە دەورکردنەوەی قورئان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام بی
ینی لەگەریدا وەکو ئەو چاوی لێ بکاتن چوە خۆشی پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم اقرأوا القرآن فإنه يأتي يوم القيامة شفيعا لأصحابه قورآن بخوێنە چکە قورآن خوێندن دێ شەفاعەت دەکات لۆ دۆستەکانی خۆی دۆستی قورآن چێ تۆ لەگەری دابی ئەو دۆستە ئێمال نەکەی بێ ئاگا نەبی لێ بیخینی لەبەری بکەی عملی پێ بکەی بیکە یعنی سمبولێک لە ڕۆژی ژیانی ڕۆژانی خۆتدا بەڕاستی ئەو بەڕاستی گەورەت دەکات لەکن خوای پەروەردگار و ڕەب العالەمین ئەو بڕیارەت لۆ دەدرێت کە لە مانجی ڕەمەزاندا خوای گەورە لێت خۆشبی تایبەت لە کۆتاییەکەی مامۆستا خەڵکانێکمان هەیە دەڵێ ئەم تەنها شەوی 27 دەستمە مزگەفتی و دەمینێمەوە ئەوە شەوی لەیلەتول قەدرە ئایا شەوەکە دیاری کراوە یان دیار نییە شەوێک بەبەر شەوی لەیلەتول قەدر دەکرێت شەوی 27 شەوی تەمبەرانە پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرایەکی هاتە لای فەرمووی یا رسول الله ئەمە زەعیفم یەک شەوم پێ برێ فەرمووی 27 دانیشە هەر لەو حەدیثەدا وارد بووە بەڵام ئەوە زانایان دەفەرمون یعنی مە قسەی ڕەئی صحیحیتیان لەسەرەوە شەرت نییە هەموو ساڵێک لەیلەتول قەدر لە 27 بی ئێستا ئیمامی ئێمە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبی فەرمی من مەیل دەکەم لە 23 بی فإمامي دي هي الرأي دي كي هي لوی ئینسان ئەگەر بێ بەبەر لەیلەتول قەدرێک بکەوی کە خێرەکەی لە 1000 مانگ زیاتر هەر دەشەوەکەی دانیشتنەکەش نەک وەکو ئێستا خەڵک کە دادەنیشت بێن بۆ من هەر باشە کە لە پاشی سعات 12 خەڵک دێن لە بۆ مزگەوتێدا هەر لە دوای عیشایەدا هەتا نوێژی سبەینی ئەو کەسە بمینێتەوە ئەگەر توانای هەبی برن عیبادەت بکە ئەگەر چی برن ئینسان ئەگە هەر چەندیش بمینێتەوە لەو شەوە سێندوو کاتەوە ئینشاڵڵا مێ دەکەین کە ئەو شەو ئەو ئەجر و ئەو پاداشتەی بە قسمەت ببی مهم وێ بێ ئەگەر شەوەک بێ باشە ئەگە دوو شەو بێ باشترە ئەگە سێبی باشتر ئەگەر هەموو شەوەکان بی باشتر یعنی ئەگەر وەکو پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم هیچ گومانی نامێنێ لەوەی کە ئەو کەسە شەوی لەیلەتول قەدر و ئەجر و پاداشتەکەی بە قسمەت بووە. بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر مانەوەیان لە شەوانی قەدر لە مزگەوتەکان دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دە شەوی کۆتاییدا زۆر خەریکی عیبادەت بوو و زۆرتر و زیاتر لە شەوەکانی دیکە بۆیە ئینسان پێویستە مرۆڤی مسلمان پێویستە لەو چەند شەوەی کەمایە زۆرتر و زیاتر خەریکی عیبادەت و بەدەستێنانی ڕزامەندی خوای گەورە بێت چونکە ئەم کات و ساتانە دووبارە نابنەوە دەرفەتێکی زێڕینە بۆ ئەوەی مسلمان ڕزامەندی خوای گەورە بەدەست بێنێ ئەوە خەریکە ڕەمەزان ماڵ ئاواییمان لێ دەکا بۆیە با کەم تەرخەمی نەکەین لە عیبادەتەکانمان با کەم تەرخەمی نەکەین لە ذکر و یادی خوای گەورەدا هیوادارم هەمومان بتوانی لەو ماگەدا ڕزامەندی خوای گەورە بەدەست بێنین خوای گەورە نوێژ و تاعەتی هەموو لایەکمان قبول بکە تا پرۆگرامێکی دیکە بە خوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ